سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست ئێمە ئامادەین لەگەڵ هاوکارانم دیدارێکی تایبەت لە تەوقیتێکی گەرم و گوڕ کە هاوڵاتیان هەرێمی کوردستان و ئێوە چاوتان لەسەر گۆڕانکاریەکانە یەکێتی نیشتیمانی کوردستان وێڕای ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک برین و کۆمەڵێک نەهامەتی بەسەر ئەو حەزبە هات بەڵام ئێستا زۆر لەسەر پێوە ئامادەیە بۆ ئەوەی گۆڕانکاری بکات و لەناو ئەو هێزە سیاسیشدا کۆمەڵێک کارکتەری سیاسی هەن کە زۆر ڕاشکاوانە قسە دەکەن زۆر جەریانە باس لەو ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیە دەکەن تەنانەت لەناو شاری هەولێریش دۆخەکە لە دۆخێکی گەرم و گوڕ بەرەو گۆڕانکاری لە خەریتەی سیاسی یان لە خەریتەی ئیدارەدانی حکومڕانی هەرێمی کوردستان دەچێت بەڵام بەر لەو خەریتەیە ئێمە لەگەڵ بەشێک لەو کارکتەرە سیاسیانە گفتوگۆمان کردو و گفتوگۆ دەکەین میوانی ئەم شەومان کەسایەتێکی دیار و ناو گەنجان و ناو خەڵک ئەویش بەڕێز هەردی سەڵاح ڕایشکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەولێر سوپاس کاکردی بۆ دیدارە زۆر سوپاس کاکزان سوپاس بۆ بەڕێستە مەمنون پرسیارم زۆرە بەس هەردووکمان زۆر باشە زۆر ڕاشکاوانە گفتوگویەکی زۆر ڕاشکاوانە کەین لەسەر کۆی پرسەکان من ئەمەوێت سەرەتا پرسیارەوە بکەم گرنگی پەرلەمانی کوردستان چییە و پەرلەمان چ گرنگێکی هەیە بۆ قوارەی سیاسی هەرێمی کوردستان بەڵێ زۆر سپاس کاکزانەجان تەبیعی هەڵبژاردنێکی چارە نووساس لە پاش 32 ساڵ کە نەخشەی هەڵبژاردن گۆڕاوە واقعەکە بەڕاستی ئەوەی کە خەڵکی انتیزاری دەکا گۆڕانکاریەکی جەزریە پەرلەمان لە هەموو دنیادا باڵاترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنە بەڵام من پێش ئەوەی کە باسی ئەوە بکەم بەڕاستی من پێم وایە هەندێک خەتەریات لەسەر پەرلەمانی کوردستان هەیە کە بە ئەنقەست و بەمەبەست ڕۆڵی پەرلەمان پەراوێز کراوە و بێکاریگەری کراوە و لە ئاستی قودرەتی خۆی هێنراوەتە خوارەوە بۆ ئەوەی دەورە ڕقابیەکەی و دەورەکەی کە دەوری یاسادانانە کەم تەرخەم بێ پەرلەمانی کوردستان بەڕێی من پەرلەمان پێشەوەی کە باسی ئەوە بکەین کە خەڵک پرۆژەی چیەوە دەکرێت چ پرۆژەیەک بۆ خەڵک بکرێت لە پەرلەمان هەتاوەکو هەندێک لەمپەر هەیە لەو پەرلەمانە لا نەبرێ و ئەو کۆتوبەندەی کە لەو پەرلەمانە دروست کراوە و ئەو زنجیربەندی لە پەرلەمان و ئەو داگیرکاری لە پەرلەمان کە کراوە لی نەکرێتەوە من پێم وایە پەرلەمان ئەو ڕۆڵەی نابێ کە چاوەڕێی دەکرێت پەرلەمان بەڕێی من داگیر کراوە پەرلەمانی کوردستان داگیر کراوە لە چ ڕێکەوە لە ڕووی عسکەری و ئەوانە باسی ناکەم تەبیعی خەڵکی کوردستان و هەولێری ڕەسەنەکان ئەو بە چاوی خۆیان دیتویانە پێویست بە بەحسکردن ناکات دەتوێت بڵێ مەهابەی ئیرادەی پەرلەمان بەڵێ هەر خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکی هەولێریش بە تایبەتی هەولێری ئەسڵزادە و ڕەسەنەکان دەزانن کە بە زەبری دەبابە و بەعس هێزێکی سیاسی پەرلەمان و هەولێری هەموو داگیر کردووە من باسی ئەو داگیرکاریە ناکەم باسی چەند داگیرکاریەکە دەکەم کە زۆر خەتەرترن بەڕای من لە دوایەوە لە پەرلەمان من پێم وایە دەبێت سەرەتا ئەوانەی کە بەتەمان و بە نیازن بچنە پەرلەمان دەبێت سەرەتا لەوە دەست پێ بکەن ئەو هێزەی کە پەرلەمان دەپارێزێ هێزێک پەرلەمان دەپارێزرێت کە هێزێکی حزبیە ڕاستە بەرگێکی فەرمی بەبەرداکراوە بۆ موچەکەیان و بۆ تەرفیە و علاوەکەیان لە وەزارەتێکەوەنە بەڵام وەلایان و ئیتاعیان و جوڵەیان و حەڕەکەیان هەمووی لە بندستی هێزێکی سیاسیە و لە ناو هێزە سیاسەکەش لە بندستی قەناتێکی ناو هێزەکەیە باڵێکی ناو هێزەکەیە و لە ناو باڵەکەش لە بندستی کەسێکە و جیهەتێکە لە پەرلەمانی دنیادا کاکزانە شتیوانیە نموزە جیوانیە هێزێکی سیاسی حزبێک بێ پەرلەمان بپارێزێ بۆیە دەبێ هێزێکی نیشتیمانی و حیادی ئەو پەرلەمانە بپارێزێ ئەگەر تەبریر ئەوەی ئەو هێزەمان نیە ئێستا لە کوردستان لە ئەرزی واقع دەبێ هێزێکی تێکەڵ دروست بکرێ تەبێ ئەوە بۆ یەکێتینی ئەو قسانەکە من دەیکەم چونکە یەکێتی بەڕاستی هەم تاریخی هەم هێزی خۆی هەیە بەڵام ئێمە پێمان وایە کە پەرلەمانتارێکی لایەنێکی با بڵێن ئیسلامیشیان لیستێکی سەربەخۆشیان لایەنێکی دیکەش دەبێ بەبێ هیچ گوشار و فشارێکی ئەمنی ئەو هێزەی کە لەوێ دەیپارێزێ دەنجی خۆی بگەێنێت چونکە پەرلەمانتار لەوێ دەنجی خەڵکە بۆ ئەوە هاتۆ کە دیفاع لە خەڵک بکە کە هێزێکی عسکەری وا لەوێ هەبوو بە تاکید کە هەش بۆ دڵنیام جەنابیشت دەزانی سابقەیەکی خراپمان هەیە هەندامی پەرلەمان هەیە کە زانە لەناو پەرلەمان لەسەر هەڵوێستێکی بەرامبەر بە حزبێک لەناو پەرلەمان با بڵێن حەسانی خۆی هەیە کەسایەتێکی حزبی سیاسی و عایلیش هاتۆتە ناو پەرلەمان بە سەعات 9 شەو بێڕێزی پێکردووە لەناو پەرلەمان لەناو بارگای پەرلەمان بۆی ئەوانە دروست نەبێتەوە دەبێ یەکەم جار ئەو هێزەی کە پەرلەمان دەپارێزرێ دەستکاری ئیمێجی پەرلەمانی شەوێنراوە هەر لە پرزگەوە دەبێت دەست پێ بکەین لایانی دووەم کاکزانە داگیرکاری دووەم کە کراوە من پێم وایە لە ڕووی تەکنەلۆجیەوە
دەنگۆیەکی زۆر بەهێز هەیە کە بەڕاستی لە ڕووی تەکنیکیەوە کە تەکنیک و تەکنەلۆجیا و بەڕاستی نێت ئەوڕۆ یەک لە ڕێگە هەرە خێرایەکانی مەسلەی هەواڵگری و ئەوانن. دەنگۆیەکی بەهێز هەیە کە پەرلەمان پڕکرابێ لە کامیرەی چاودێریکردن، پەرلەمان پڕکرابێ لە کامیرەی دەنگ تۆمارکردن لە شوێن حساسەکانی ناو پەرلەمان. یعنی هێزێکی سیاسی بە ئیسیفادە لەو جوغرافیای کلێتی با بڵین بە زەبری دەبابەکانی بەعس هاتەوە پەرلەمانی گرتووە و زروفەکی بۆلووەوە وەکو دەستگایەکی هەواڵگری تەعاملی لەگەڵ پەرلەمان کردبێ پڕی کردبێ لە دەنجی پێم وایە یەکەم جار دەبێ ئەندام پەرلەمانەکان بێن لیژنەیەکی مختص دروستکەن کە لیژنەکە باڕاستی بیانیش بێ بە بەرچاوی ئەندامانی پەرلەمان مەسحێکی تەواوی تەکنیکی نەخشەی تەکنیکی پەرلەمان بکەن ئیواقع حال لە ڕووی کامیری دەنگ تۆمارکردن، لە ڕووی کامیری چاودێریکردن، لە ڕووی IP ئەدرێسەکان، لە ڕووی نەخشەی نێت و هەموو ئەوانە دڵنیایی بدرێتەوە کە کەس لەوێ هەواڵگری لەسەر ناکرێت. ئەوە داگیرکاریەکە کەم پێم وایە دەبێت زۆر ئەوانن کە پەرلەمانیان ئەوالێ کردووە. داگیرکاری سێم طبعی لە ڕووی ئیداریش داگیرکاری زۆرە سەلاحیەتەکان ئەگەر بچێ ناو ئەو پەیڕەوەی کە لە پەرلەمان هەیە بەداخەوە ئەوەشی ببیرهێنامەوە پەیڕە و هەتا ئێستا پەرلەمان بە پەیڕە و بەڕێوە دەچێت. تەسەور دەکەی پاش ئەو چەند ساڵی پەرلەمان قانونێکی بۆ خۆی نییە. قانونی خۆی نیە پەرلەمان بە پەیڕە و بەڕێوە دەچێت کە دەبوو قانونێکی هەبایە. لە کاتێکدا پەرلەمان لە هەموو وڵاتێکە زۆر زەڕورەکە بەتەکید دەستوریش من زیاتر دەڕۆم دەبوو دەستوریشمان هەبایە بۆ ئێستا فەسڵی سوڵتات ئەو خەرقەی کە موسسەکانی حکم مابڵین موسسەی قەزایی یان موسسەی تەنفیزی دەیکا ئەو فەسڵی سوڵتاتی کە ئێستا ئەو تێکچڕژانە کراوە لەبەر ئەوەیە کە دەستورت نییە. بۆیە داگیرکاری ئیدارەکانم باز ناکەم لە هەموو لە ڕووی ئیداریەوە کە دیوانێکت هەیە چونکە دیوانەکە با بڵین لە دەستیەکێتی بۆ هەموو دەسەڵاتەکانیان لە ناو پەیڕە و بەستۆتەوە لکاندووە بە دەستەی پەرلەمان بۆی بۆ خۆی نەتوانێت دەور ببینێ. دەستەی پەرلەمانیش چێە؟ خاتونی قاوەچی حاجی ئۆمەران لەگەڵ ئاغای هەورامان ئەوە دەستەکە لە مەسلحەت خوانە دایان تاشیوە تەبیعی ئەو تعدیلە کە کراوە زۆر خەتەرە ولا ئەو وەختە ئەمن بەڕاستی لە دوورەوە تەماشای وەزعی پەرلەمانم دەکرد شاهیدیشم هەنە یەک دوو برادەری ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵ هەتا ئیەچەتی ئیعلامیەکانی پەرلەمان پێم گوتم ڕجاتان لێ دەکەم شەڕیشتان کردبێ لە 2010 نامەکانم هەیە کوتم مەهێڵن ئەو پەیڕەوە تێپەڕێت چکە ئەو پەیڕەوە داگیرکاریە لە ڕووی ئیعلامیەوە کاک زانە جەناب تەبیعی مختصی لەو مەجالە پەرلەمان کە وەزیفەکەی باشە یاسادانان و چاودێریکردنە چاودێریکردن بە شەفافیت نەبێ نابێ بنەمای چاودێریکردن یعنی شەفافیت دروست باشە پەرلەمانێک کە شەڕە سیاسیەکان تێکچڕژانە سیاسیەکان کە شوێنی با بڵین بە یەکدادانی ڕوئیای سیاسی و هێزی سیاسی و حزبیەکانە لە خەڵک بشارێتەوە بۆیە ئەو میلەتەوای لێ هاتۆ شەڕی سیاسی لە پەرلەمان نابینێ مەجبور لەسەر جادەی کوردی تەکسی کوردی تازەی کوردی حەفلەی کوردی داوەتی کوردی سەفەری کوردی هەمووی بۆتە سیاست یعنی سایکۆلۆجیەتی خەڵک بۆ تێکچووە خەڵک خۆی نابینێتەوە شەڕەکە لە پەرلەمان بکرێ مەجبورە شەڕەکە هاتۆتە ناو خەڵک کە ئیعلامێکی شەفافت هەبوو زانی لە وەک پەرلەمانانی دنیا شەڕ دەکرێت کاکە زۆر تەبیعیە بە هێزەکان لەناو پەرلەمان شەڕەکەی بکەن بەجێ بێڵن بۆ خەڵک بۆیە سایکۆلۆجیەتی خەڵک وا تێکچووە لە ڕووی پەرلەمان و سایتەکەی پەرلەمان کاکزانە دیقەت بدە بەیاننامەی لە هەندێک مناسبە بڵاو کردوتەوە دەزانی لەق نووسیوێتی باوەڕکە هەز ناکەی بۆ پەرلەمانە یعنی ئیعلامێک یان تەرکیزکردنە سەر ئەو کەسایەتیانە یان ئەو قسانی کە لەناو پەرلەمان ئەندام پەرلەمانەکان دەیکەن ئەوەی ڕێگری زۆر کراوە فلتەریشن دروست کراوە هەتا لای ئەوەکان یان لە گواستنەوە ڕاستەوخۆیەکان سێ دقەیان داوە مەسافەیەک بۆی کۆنتڕۆڵی هەموو تەنانەت ئەو وەتانەش بکەن کە بەدڵیان نییە زۆر جار باوەڕ بکە کەسێک قسەی زۆر کاریگەری کردو من تابعێکی زۆر سوورەچکەیان پێشاندا بۆی تەرکیز نەمێنێ بەڵام ئەوەی خۆیانە تەرکیزەکە دەبەنە سەر کەسایەتێکە بە جوانتریشیوە پیشانی دەدەن و ئەو ناشەفافیەتە و ئەو قۆڕخکاری ئیعلامیە بەڕاستی زەربەیەکی زۆری لە شەفافیەتی هەر پەرلەمان خۆی داوە و دیسان ئەو سایکۆلۆجیەتی خەڵکیشی تێکداوە لە هەمووی گرنگتر لە ڕووی پەیڕەویەوە پەرلەمان داگیر کراوە چۆن کاکزانە ئەندامی پەرلەمان بە پێی پەیڕەوی پەرلەمان تەنانەت بۆ ئەوەی یەک پرسیار لە وەزیرێک بکە بەس پرسیار ها نەک پرساندن نەک متمانە لێوەرگرتنەوە هەر بەس پرسیارێکی احتیادی لێ بکا بڵێ جەنابی وەزیر کاکە ئەرێ ئەو شتەوایان وانە یەک دنیا تعقیدات و تعقیلات ینی تعتیلاتی پەیڕەویان دروست کردووە یەکەم جار دەڵێ دەبێ بەدەستەدا بڕوە پرسیارەکە بۆ دنیا ڕاستەخۆت و پرسیار لە وەزیر بکەیت وەزیریان زۆر مهم کردووە کە لە کاتێکدا وەزیرەندا پەرلەمان دایدنێ دەنجی لە دنیا بەڵێ وەزیران وان لێ کردو بزانە تەماشای لەو پەیڕەوە بەڕاستی داگیرکارێکی زۆرە من ڕەخنەم زۆریشە
لە ڕاوێژکارەکانی خۆشمان قسەشم لەگە کردو خەڵکی زۆر بە ئیمکانێت و بەتوانان کوتم چۆن ئەو پەیڕەوەتان قبول کردووە ینی بەڕاستی تەبریریان هەبوو سەراحەت کە پارتی فرسەتی لێهێناوە و بەڕاستی پارتی حزبی فرسەتەکانە قەت حزبی خۆی نەبووە لەکوێ هێزێک مەسەلەن تووشی شتێک بووە هاتووە یەکسەر قۆستوێتەوە لەو وەختی کە گۆڕان حلفی هەبووە لەگەڵ پارتی و چەند کورسێکی ئەوەی هەبووە 20 ئەوەندە کورسی هەبووە ئەو وەختی کە ڤیدیۆیەکە بڵاوکرا بۆ دەیان گوتوڵە کاکە یەکێتی نەماوە ئەو وەخت هاتوون فرسەتیان لێهێناوە تعدیلی پەیڕەوی پەرلەمانیان کردووە و بە دوایان داتاشیوە بۆ ئەو کەساتی کە دێ حکومەتیش وەردەگرێت بۆی بە هیچ شێوەیەک پەرلەمان وا دەست و بەست بکرێ هەر نەتوانێت لە وەزیرەکانیش بپرسێتەوە ئەوە باتاوکم دەزانم ئەوە زۆر زۆرم پێ خۆشە شتێکی تازەیە خەڵک هەر سوورە عامەکە دەبینێ هەر ئەو بینایی پەرلەمان دەبینێ بەڵام بابەتێکی تر هەیە کە ئەکیدم باسی دەکەین پەرلەمان پێش نەکەوت زۆر گرینگە خەڵک بزانێ پەرلەمان بۆ وای لێکراوە بۆ خەڵک زۆر خۆی نبینێتەوە لە پەرلەمان بۆ قسە لەگەڵ خەڵک دەکەی ما احتراماتم بەڕاستی زۆر باوەڕی بەوەی نییە کە پەرلەمان ژانی دەگۆڕێ بۆ لەبەوەی پەرلەمانیان کۆتوبەند کردووە پەرلەمانیان داگیر کردووە لەڕووی پەیڕەوەکەوی کە باسم کرد هەر بۆ پرسیارکردنەکە جارێ دەبێ لە دەستە بۆت نیەتوو دەستەش دەبێ ئیلا تەعامل لەگەڵ ئەنجومەنی وەزیران بکە بۆی نییە ئەویش ڕاستەخۆ بە وەزیری بنێرە دەستەی پەرلەمان کە ڕیاسەتی پەرلەمانە بۆی نییە مخاتبی وەزیر بکە دەبێ ئیلا بینێرێتەوە بۆ ڕیاسی ئەنجومەنی وەزیرە لەوێژ ئەنجا دەڵێ دەبێن لە دەستەی پەرلەمان وەڵام نوقاتی تێدا نایە پرسیارەکە دوابێ و دەبێ بەدڵیمە بێ و دەبێ پرسیارەکەت هادیف بێ و ئەو شتەمە تاتیانە لەناو پەیڕەودا دیسان دەبێ بچێتەوە ئەنجومەنی وەزیران 2 هەفتەی هەیە ئایا دیگەێنیان نا وەزیرەکەش 2 هەفتەی هەیە هەتاوەکو بۆی هەیە جواب داتەوە یان نا ئینجا جوابەکەش بۆ پەرلەمان کە دێتەوە 14 ڕۆژی هەیە یعنی بەس بۆ یەک پرسیاری بەسیط وایان تاقید کردووە کە تو مانگەک دەبێت چاوەڕێ بکە یەک پرسیاری بەسیط باشە دووەم پرساندنیان چ لێ کردووە کاکساناجان بۆ پرساندن ڕوونادا لە با بڵێن پەیڕەوی پەرلەمان لە بابی دووەم کە چاودێریکردنە لە بەشی چوارەم لە مادەی 74 لە خاڵی دووەم و چوارەم و پێنجەم یەک کۆتوبەندیان دروست کردو بە هیچ شێوەیەک متمانە لە کەس وەرناگیرێتەوە بۆیە وای لێ هاتووە ڕئیسی ئەنجومەنی وەزیرانەکە کە لەوێش تەبیعی فەرقی پێکراوە لەگەڵ وەزیرەکان لە 2013 بودجەی نێناوتە ناو پەرلەمان ئەگەر پەیڕەوێک هەبێ لە پەرلەمان وای لێ بکە بە زۆر عقوبەی بدە ناتوانێت بجنێتی ناو پەرلەمان بجنە هێنان ناو پەرلەمانزانی یعنی تۆ بارەیەکی زۆر بدەی بە خەڵکێک بڵی کاکە ئیشم بۆ پێ بکە دوکانێک تێ باش هەر بەڕاستی ئەوەیە باش 13 ساڵ ئامادە نەبێ حساب لەگەڵ بکە ئەگەر بە تەمای دزینی بۆ بودجەکەی ناهێنی ئەگەر ناتەوێ بیدزی بۆ ناهێنێ پێشچاوی خەڵک بڵی کاکە ئەوە داهاتەکەمە و ئەوەش ئەگەر ئەو کۆتوبەندانە نەبێ ئەو کۆتوبەندانی کە جەنابەت زۆر بە پێم خۆش باوەختی بەرنامەکە ئەکید نەپرسیارمان زۆرە بەڵام کردی ئەگەر ئەو کۆتوبەندانە نەبێ پەرلەمان ڕنگدان و بەسەر ژیانی واقعی خەڵکی کوردستاندا دەبێت بەسەر گەنجێک بەسەر تێکۆشەرێک بەسەر پیرێک بەسەر ژنێک بەتاکید هەر کتابێک هەیە دوای ئینشەڵا بە دیاری و جەنابیش دەنێرم تەصنیفی ئەو پێشنیازە یاسا و پرۆژە یاسایانە کراوە کە پێشکەشی پەرلەمان کراوە هەم لەلایەن دەستە و حکوومەت خۆی کە بۆیان هەیە پرۆژە یاسا تەقدیم بکەم هەر لەلایەن ئەندام پەرلەمانەکانەوە کە پێشنیازە یاسای زۆر چاچیان بەڕاستی لێرەم دەمەوێت دیفاع لە هەموو پەرلەمانتارەکانی پێشوو بکەم تەقسیریان نەبوو لەوەی کە پرۆژەیەک یان پێشنیازە پرۆژە یاسایەک پێشکەش بە پەرلەمان کەن کە دەرهاویشتە و یعنی ڕنگدانەوەی واقعی خەڵک بێ بەڵام لەوێشدا دیسان لە پەرلەمان لە ناو پەیڕەوەکە دیسان تاقید کراوە ئەو پرۆژە یاسایانەی یان ئەو پێشنیازە پرۆژانەی کە لە مەسلحەتی خەڵکن وەلانراون ئەمە لەلامە بە تەصنیف بە عەدەد و بەڵاویشی دەکەینەوە بە دیکۆمنت کە هەموو ئەوانی لە مەسلحەتی خەڵکن ئیهمال کراون و هەندێکیان ئەسڵا هەر جواب نەداونەوە باوەڕ دەکەی لە ناو لیژنە یاسایەکەی جارێ مراندویانن هەندێکیان دەستە مەمەتاتێت دەبێ بڕیاری لێ بدا هەندێکیان مەسەلەن حکومەت تەبریری نیە وەڵا حکومەت ڕازی نەبێ نابێ ئەو شتە بکرێ بەڵام بخۆی هەر شتێک بکە خەرقی باج و ئەو خەڵکەی هەموو وێران کرد بە بادستاندن بە ناقانونی بۆی اعتیادیە بەس پەرلەمان بۆی نییە ناتوانێت شتیان لەسەر فەرزکە ئەگەر پەرلەمان لە شوێنی خۆی بێ و ئەو پێشنیازە یاسا و ئەو پرۆژە یاسانەی کە لە مەسلحەتی خەڵکن ڕێگیری نەبێ و لە قالبدان نەبێ لە ناو پەیڕەوەکە دڵنیا بە خەڵکی کوردستان پەرلەمان دەبێتە ئەو سەرچاوی کە دەزارێت گۆڕانکاریەکانی تێدا ڕوودەدا بەڵام ئێستا بە تاکیدی ناکرێت لە بۆی تعقیدات هەیە تعقیلات هەیە باوەڕ کە ئەوەی باشترین پرۆفیسۆر بنێری لەو پەرلەمانە ما احتراماتم بەو
کۆتوبەندە بەڕوو سپێتی لی دەرنایە ئەوەی کە هەر قانونی پەرلەمانی لە دنیای نووسیوە بەعیبداری لی دەچێت بۆیە شەوان لێ کردو بۆی خەڵک احتیمامی پێ نەدا چکە تاکە دەستگای ڕقابیە بەسەر وەزیری حکوومەتدا پەرلەمان تەفعیل بێ کاکزانە ڕئیسی ئەنجومەنی وەزارەت ئەوە تەراتێن دەکات بە پارەی ئەو میلەتەی بودجێ ئەو میلەتەی جیاکاری دەکات لەما ملیۆنێک سەرف دەکات دەڵێ لەسەر فەرمانی ڕێزدار باوەڕ دەکەی ئەو جیاکاری ئەو کردوویەتی باوەڕ بکە ئەوانە تەبیعی بە ئینجازی دەزان دەڵێن 4 دەمان دروست کردو لە هەولێر بەڵام لە کۆی دروستیان نەکردو تەبیعی ئەوانیان کردوتە ئینجاز کە ئەوە لە وڵاتانی دنیا بێ لە پەرلەمانێکی کە لە شوێنی خۆی بێ ئەو ڕئیس وزەرا دەبێت دادگایی بکرێت چۆن جیاکاریت کردووە بە چه حەقێکە تو جیاکاری دەکەی لە کۆیە کە سەر بە پارێزگای هەولێرە جادەکی پێڕەوە نابینی بەڵام بۆ خۆت بۆ ڕێیەکانی خۆت تەماشای زانە هەولێر لە 4 بەوا بۆگە تەماشای بکەی ئەوەی کە بخوانی استفادەیان پێ ڕێگایەکەی مەسیف کەماڵی خۆیانە چەند جار قیرتاو کراوە قیری باش و ئەکسواراتی باش ئیناری باش و تەسلیحاتیش دەکرێتەوە ساڵانە دوو سایی دیشە ئەوەی گەزنە دیسان ویان لێ کردو کە بۆ دهۆک دەچێت ئەوەی مووسڵ دیسان هەرویان لێ کردووە کە بۆ خۆیانە ئەوەی کەرکوچش هەرویان تەنها یەک تاقا ڕێگا کە بۆ کۆیە دێ کە کۆی لە ڕووی داریشەوە سەر بە پارێزگای هەولێر بۆ معلومات بەس لەوەی خەڵکی یەکێتی تێدا هەر لە کەس نەزانەوە یەکساوی دە و دەستیشی لێ نەدرا و ئەو بەوابەی هەولێریشە بۆ معلوماتت ئەو جیاکاریە ئەوان بە ئینجازی دەزانن ئەو قیارەمی کوردستانیشە بە دەستکەوتی دەزانن باوەڕ بکە لە پەرلەمانی دنیا بێ دەبێ ئەو ڕئیس وزەرایە لە زیندان بێ لەبەرو چۆن جیاکاریت کردووە چۆن جیاوازی دەکەی لەمە بە چ قانونەگە تو چ قانونەگە ڕێگەی پێدای جیاوازی بکەی زۆر باشە با بێمە سەرەوەی کە کردی ئەگەر بەڕێستان وەکو کەسایەتێکی دیاری هەرێمی کوردستان وەکو گەنجێکی باشە الحەمدوللا گەنج بین ان شاء الله کاک سعدی دەڵێ کەمتر گەنجی بخوا دەرفەتی پێدای چییە پەرلەمانی کوردستان ئەتێ چی بکەی لە ناو پەرلەمانی کوردستان وڵی کاکزانە تەبیعی پشت بەخوای گەورە هەموو شتێک من پێم وایە خوای گەورە دەبێت بۆت بێنێتە پێش و بۆت ڕاستە ڕێ بکە ئەگەر خێری تێدا نیەتت هەبێ و پشتش بەخوا بڵێ بە تاکید یەکەم جارم پشتم بەخوای گەورە بەستووە ئەگەر شتێکی وا لە ئارادا بوو لە داهاتوودا و پشت بە خەڵکە سەربەرزە بەش خوراوە و مافراوەکەی هەولێر تەبیعی هەموویان بەبێ جیاوازی حزبی ها خەڵکی پارتیشی حەقی خوراوە باوەڕکە خەڵکی پارتی هەیە عایلەی شەهیدە مزەحیە والله ئیتساڵ دەکات دڵێ عایلەی شەهیدم پاری بوت لێ خازم نییە باوەڕ بکە پێم گوتۆ کاکە ینی بەڕاستی کاکزانە هەولێر داگیر کراوە بەس ئیعلانکردنەکەی ماوە 123 تەبیعی بە ئیعلانی خۆیان دەڵێن 123 هەولێر عەرەبە وانیا باشە لە کەرکووک عەرەب 132 شتێک بە ئاخر نەتیجەی انتخابات باوەڕ بکە چەند پۆینتێککە یعنی بۆیان هەیە تەواو بێنە ناو هەولێر بڵنداوی پارێزگاریش دەکەین ئەوای لێ هاتووە تەماشاکە هەموو ناوەکان لە هەولێر عەرەبین دەستی کار عەرەبیە باوەڕ بکە یعنی حتا ئەو جەزرە وەسەتیانی دارەکان کە نایکردن ئێکسوارەتەکە دارەکان ئەوەی عەرەبیە دیزاینی عەرەبیە يعني ناو كان عربين حتى كاك الشاي ولغاني شان كردو تا عربي عقال ديو تاخمتشي نظام او ديو شيرو تيرو هولير خريقه كولتورا كش لروي كولتوري شو دا هولير ديموغرافيا كي هر داجي دابا مثلا وبيشو من بسار من سرو دبي بلا مثلا بريزت اتيو تشيب كي مثلا اگر خوا كردي مثلا تو شويه برلماني كل يا كم شد برلمان هر همومان او يكبسي ان شاء الله اگر جناب شد بيكوبين يا كم شد ايما بيم وايا لا باش سوين خواردن لە پاشەوەی کە سوێن بەو قورآنە پیرۆزەی دەخۆین لەو پەرلەمانەی دەبێ یەکەم شت ئەمە جەلسەنەکەین بین لە پرزگەکەەوە دەستی پێ بکەین ئەو شتانی کە باسم کرد چاچکەین پەرلەمان ڕزگارکەین بڵین لە پرزگەدا دەنیشین ناچین ناوهۆڵی پەرلەمان هەتا ئەو هێزە نەکرێتە ئەو هێزی کە هێزێکی بەڕاستی تێکەڵ و حیادی بێ دووەم ئەوەی کە باسمان کردی ئەعلامیان تەکنۆلۆجیان هەواگیریان هەمووی دەبێت کە ئەومان کرد بەڕێی من ئەوەی کە ئێستا پێویستە لە کوردستان بەڕاستی ئەم پرۆژەی شخصی کەوەی کە دیراسەم کردووە حەز دەکەم زمانی حیات نیە لە کوردستان کە لە دنیادا ئێستا شتیوانە ماوەکە کە لە ئێرانیش تەمین هەیە يعني بس إما ماوين كدشكري ها طبيعي بس أوان نايكن لبريد مصلحة خواني هر بروجكت لمصلحته ومنفعتي الشخصي وعائلي خوان نبي نايل من بروا يعني وايلياتو خلق بوايلياتو يستاهل برقاجيتي ساري شيء بيكاتدو معاشه شيء بيكاتدو خانو شيء بيكاتدو لبر أوي كاك تأمين يعني ليت قومي كزنيا نخوشي واهي كاكزانا نخوشي مزمنة باور بکە عیلەکەی داک و بابی داهاتی باشیان هەبوو خانوویان هەبوو سیاریان هەبوو بەڵام چکە زمانی سەحی نەبوو هەموویان فرۆشتە کەوتونە سەر جادە ئێستا بەکرێ دەژێن ئێکاکە لە دنیادا بڕۆخ گەنجی مەدەچێتە ئەو ئەوروپایە باوەڕ بکە یعنی نەخۆشی مزمین هەیە ئەمن بە ئەدلە لە کلمە حتا چل دەفتەر لێی سەرف کراوە بەبێ ئەوەی کە خەڵکی هاوڵاتی ئەو وڵاتەش بێ بەبێ ئیقامەی هەر وەریش گر پێجارێ دەبێ ئەمە تەمینی سەحیمان هەبێ و تەمینی سەروماڵی خەڵکیشمان هەبێ ئەتوو شوێنێک تێ دوکانێک تێ مەزدەری مەعیشەتە خوا نەخواستەوە شۆرتێکی کاربا بوو ئەوە شتێک بوو ئەوە ڕوخانێک بوو ئەو هەموو سوتانانەی یعنی ئەتوو دێوە سەر سفر بەس ئەگەر تەمین بێ بڵێن کاکە وەک وڵاتانی دنیا کاکە خەمی سیارەکەت نەبێ کە دەحمێک سوتفەیە پێکرد یان خەمی ئەو شوێنی ئیشت نەبێ کە تەمین دەیکا یان خەمی ئەوەت نەبێ مەسەلەن بەڕاستی ئەوە پێم وایە وەختی هاتووە دەبێ ژیانی خەڵک تەمین یعنی تۆ دەتەوێت بڵێ لەگەڵ هاوکارەکە
هونەرەکانم ئەگەر مەسەلەن خوا کردی چوومە پەرلەمانی کوردستان هەم دەمەوێت ئەو وێنە شێواوەی ڕاستکەینەوە هەمیش دەمانەوێت بەڕاستی ژیانی خەڵک ئەوەی کە زۆر گە تەفسیلیشکەین من پێم وایە لە هەموو کوردستان بەڕاستی دەبێت بە قانون فەرزیکەین لەسەر حکومت کە نابێ کرێتی کورد لەسەر خاکەکەی خۆی بمێنێ هەر کەسێک کرێتی بێ چونکە خۆی گەورە ئەرزوو ئەوەکەی داوە کاکە عەرزەکەش نادەنە خەڵک ئەوەکەش نادەنە خەڵک مەسەلەن ئەم قسەی ڕەنگە بڵین ئاسانە بێستا پێ دەڵم بڵێ تەبی ئەم لەگەڵ ئەوەش ها پارچە زەوی پێ بدەن ئەوە زۆر خەڵەتە کردویان ئەو سابقانە دەچەند زەویەکەی پێدەن لە شوێنێک کە خەدەماتی نییە باشە پارە ناکە بە پارەیەکی کەم لی وەردەگرنەوە ئینجا بە خۆیان خەدەماتی بۆ دەبن بە سێ قاتیش دەیفرۆشنەوە گەنجەکەش دەستی لە بنی هەمبانەکە دەردێنە ئەم لەگەڵم سوکنەی پێ بدرێ گەنجێک دەچێتە ئەوروپا کاکزانە هەر بەڕاستی یەکسەر سوکنێکی پێ دەنجایان خانوویان شوقەیە دوو نەفەری بە ستاندەرد با بڵین هەندەسی چۆنە 100 مەترە چەندە دەشکرێ ها تەبیعی ئەوە نییە بڵێ نەکرێ ئەمن بە لەناو ئیشی مقاولاتشم زۆر کردو شەریکی مقاولاتم هەبوو باوەڕ بکە دەکرێت بابیدە لە دەستی من ئەگەر ئەمن بە پرۆژە و بە دیکۆمنت بۆم نەکردن کە دەکرێت چکە عەرزەکەیان هەیە عەرزی خوای گەورەیە کە خۆ عەرزیوان نییە بیکەن سوکنەیەک بدەن بۆ زەواجی یەکەمیش ئەمن لەگەڵ زەواجی دووەم و ئەوانە نیوە ئەوەی کە یەکەم جار زەواج دەکا گەنجێک کاک گزانە زەواج و پێکاتەی خێزان شوێن هەڵوەشێنراوە لە هەر وڵاتێک لە هەر شوێنێک خێزان پێکاتەکەی تێکچوو هەڵوەشێنرا فەسادی زۆر دەبێت ئەو وڵاتە تێک دەچێت یعنی زەواج بۆ ناکرێت کاکزانە ئەوە زۆر مهمە بەڵێ لێکۆڵینەوەم کردو باوەڕکە ئەوەی کە زەواج ناکە گەنجە حەزی لێیە دەڵێ کاکە سوکنەکەم نییە دەترسێ بە 500,000 چ بکە ئەگەر هەشی بێ تەبیعی ئەوەشی نادەنێ باشە بە کریخانووی بدا بە سیاری بدا بە قوتی ماڵ منداڵەکەی بدا بۆیە ئەوەی کە زەواجیشی کردو بەشی زۆری ئێستا بڕۆ محکەمەکان کە کاڵی دەوەشێنێتەوە هەمووی بەشی هەر زۆری اقتصادیە بۆیە من پێم وایە دەبێت یەکەم جار نابێ کرێتی لەسەر ئەو ئەرزی کوردستانە بمێنێت چکە خوای گەورە عەرزەکەی پێداوین دەبێت سوکنەیەکی بۆ دابین کەنەوە لەسەر ئاستی کاکردی کەواتە تۆ دەتەوێت ئەو وێنەیە مامدێ ئەگەر بێت و پەرلەمانکاری حەقیقی خۆی بکە دەتوانێت دەستی هەبێ لە ڕێخستنی ژیانی خەڵک دەتوانێت لە گوزەرانی خەڵک دەتوانێت لە ئەمنیەت و ئارامی خەڵکیش بەڕاستی پەرلەمانەوە یاسادانە بەڵام قسویانەتە گۆشەیەکەوە هەتاکی بەمە بەس ئەو خەڵکانی خۆشیان ناهێنەوەی لە سونعی قەرارن بۆ معلومات ناهێننەوەن بەمە بەس تەماشاکە لە ئەوانی لە ڕابرد و لە لیستەکان خەڵکی وا دێنن ما احتراماتم کە پەرلەمانی پێ ناشیرن کردن باوەڕ دەکەی بە ناوی هونەرمەندە و خەڵکیان مردو بۆس بۆی خەڵک ناشیرن بکرێ بە ناوی مەسەلەی ئێستا کاکەمە بەڕاستی دەڵێم لە هەولێر بنمونە چقەکە ئەو جارە هەولێرە ئینشەڵڵا یعنی گۆڕانکاری جەزریش لەوێ ڕوودا ئەمە ڕئیسی لیستەکەمان و لەناو سونعی قەراری یەکێتیشە و کوڕی کاکۆسرەتە و خاوەنی با بڵێن دەتوانین بڵێن هەولێریەکان بە یەک لە خاوەنەکانی ئەو شارەشی دەزان بەڵێ ئەم ئەومان هێناوە بۆی لەوێ شتەکان یەکلایکەین و بەڵام ئەوان دەچن خەڵکێک دێن کە قەراریان بەدەست دێن ناو پەرلەمان ئەمە گەل ناو پەرلەمان هێز زۆر جار دەڵێن بێژەر و مەسا هەندێک جار بە ئەوەش ناشیرن دەکەن چەندە پێشکەشکاری بێژەری هونەرمەند و ئەوانە دەبن چ دەکەن لەوێ و سوڕێکیان دروست کردو مەسا بە ئەوەش دەمەوە ئێستا جەنابەت ماوێکی زۆرە واز لە کاری هونەرهێنا و پێشترێمە ئاگامان لێکتر هەبووە بەڵام ئێستا کە جەنابەت واز لە کاری هونەری ناو زیاتر دیوێکی سیاسی ڕخنەیت هەڵبژاردەوە بەڵام هونەرمەند دەتوانێت چی بکالەوێ خۆمە قسەکانت بەشێکی جوابەکەی منی داوەتەوە بەڵام بۆی دایرێکتر یان ڕاستەوخۆتر لەگەڵ بینەر مخاطب بەسەر چاڵ تەبیعی ڕەیەک هەیە کاک زاراجان بەداخەوە ئەو حزبی سەرانی ئەو حزب و حزبنا سەرانی ئەو حزب هەر نەهاتون نەوتی ئەو میلەتە بدزن هەر نەهاتون خاچی ئەو وڵاتە هەرزان فرۆش و تاڵان فرۆش بکەن جەیشی بێنە سەر هاتوون لە ڕێی ئەو پارەی کە بەدەستیان کەوتەوە بە دزی و ئیعلامێکی نەوتاویان پێ دروست کردووە ژەهر دەڕژێنە مێشتی خەڵک دەڵێن چی دەڵێن هونەرمەند نابێت سیاست بکە بۆی نییە ئەندازیار بووی نیە سیاست بکە نازانم دکتۆر بووی نیە سیاست بکە کەس بووی نیە سیاست مامۆستا ئاینی بووی نیە سیاست بکە بەس ئەوان بۆیان هەیە سیاست بکەن لە کاتێکدا بەس ئەوان بۆیان نیە سیاست بکەن چکەوان خائینن بەڕاستی کە دەڵم خیانەت ئەم تۆمە ناکەم ئەم بە دیکۆمنت بە ئەدلا لەوانی خەڵکی بڵێ ئێستا هەردی دوو گۆرانی وتووە باوەڕ کە کاک زەرم 22 ساڵ ناو خوێنەوەدا بەردەوام دەخوێنمەوە ئەم کەسێک بوومە تاریخ دەخوێنمەوە متابعم هەر لە تاریخی دروست بنیانەوە لە بەرمە باوەڕ بکە ڕۆژێک و ساڵێک و مانگنیە دەستیان لەناو دەستی دوژمن نەبوو لە تاریخیان ئەنجا ئەو هێزە هاتۆ چ دەکات ئەو هێزە هاتۆ دەڵێ هونەرمەند نابێت سیاست بکە لە کاتێکدا کە بەداخەوە کاکە تەماشای ڕئیسی ئەمریکا بکە ئەمریکای عوزمە باوەڕ دەکەی جۆ بایدنی ئەوەی ئێستا ڕئیسە هونەرمەندە
هونەرمەند بووە ئەوەی ترامپ ئێستا کە بەنیازن دەڵێن دێتەوە هونەرمەندە و نمایشکار بووە جۆن کەنەدی هونەرمەند بووە بڵ کلینتۆن هونەرمەند بووە کوفی ئەنانی نوێنەری نەتەوەیە گرتوەکان عازفکەمان بووە کۆندالیزا ڕایس بەڵێ سکرتێ کۆندالیزا ڕایس کە کاریگەرترین وەزیری خارجی بوونیە کاکە هونەرمەند و پیانۆژن بووە ڕئیسی رووسیا کاکە باوەڕ دەکەی پیانۆژن و گۆرانی بێژە ڕئیسی ئۆکرانیا لە تورکیا هەربوو بە ئوستورەش هەن ڕئیسی ئۆکرانیا بەڕاستی ئێستا کە تقریبا سەردەمی ڕئاسە و ڕئیسی کاریزمایی هەر نەماوە بەڵام بوو بە کاریزماش ناو ئەو وەزع ڕئاسی کانش لە تورکیا کاکزانە صلاح الدین دەمیرتاش بەڕاستی قیادی 40 ملیۆن کورد دەکا سازژەنە گۆرانی بێژە هەر یەکەم بانگەشەکەشی بە گۆرانی بە سازدەرانی دەستی پێ کرد یعنی بەداخەوە یعنی خەڵکی چەند والێ کردووە هەچەند تۆوازیش تێناوە ئەم وازمێناوە دیفاع لە خۆم ناکەم باسی خۆم نییە بەس خەڵکەکە نامێ بەلا ڕێدا بردرێ ئەوەنە دایانەوەی هەموو نە من حەزەکەم لەو بەرنامەی هەندێک لەو پرسیارانەی هەیە لەسەر خەڵک بەڵێ کاکزانە خەڵکیان والێ کردوڵم بەس ئێمە بوان هەیە سیاست بکەین کە لە کاتێکدا ئەوان هەربوویان نیە چکەوانە دزن ئەوانە بەڕاستی بە خیانەت هاتوون بە خۆسەپاندن هاتوون وەڵڵی کاکە باوەڕ بکەم خەڵکی لە سەنگەسەر لە ڕانیا لە دایکم با بڵێن پشدەر و بتوێن بە عمرم 11 ساڵ بۆ لەوێ بوومە باشە واللهی وەکو ئێستان ببیر دێ تەحەدای ئەو حزبە دەکەم کە ئێستا ڕئیسی ئیقلیم و دار و بەردی لە دەستەوە خۆی کردوتە دەمڕاستی کرد و باناوی یەک برینداری ڕاپەڕینیان بڵێن بەشداریان نەکردو واللهی بەشداری ڕاپەڕینیان نەکردووە باش کە ئەو هەرێمە لەسەر دروست بوو کاکردی کەواتە ئێستا قسەیەک هەیە بەدەر لەو مۆزوعە بەڕێزت ببوران پرسیار دەبێتە شخصی بام پێم خۆشە ئێمە قەرار جمهورێکمان هەبێ بەڵام بەخۆی زۆر ئەوە باش دۆخی تەکنیکی بۆ من دروست بوو نەمانتوانی بۆیان تعویز دەکەمەوە دڵنیان دەکەمەوە لە هەولێریش با هەموو هێزەلایەنە و سیاسەکانیش بن پارتی یەکگرت و هەر لایەنێک دێ ڕوبەڕوو ئەمە حەزم لێ جوابیان زۆر باشە قسەی دڵیان چی ئەم جوابیان دەمەوە من دەمەوێت ئەوە پرسم کاکردی مەسەلەن لەناو پارتی بووی و بندیوار بووی لەناو پارتی و زەویت وەرگرتووە لەناو پارتی چۆن ئێستا ئەوە قسەیان لەسەرەکەی بەڵێ تەبیعی یەکەم جارە من لە بەرنامێک کە باسم کرد لەوانەیە نەگەیشت بێم پارتی نەبوومە حزبی نەبوومە ڕاستە ئەم لەناو ڕێکخراوی قوتابیان بوومە ئیسان هەندێک شتێ بە سەریحی باسیکەی قوتابیانیش تەبیعی وەکو ڕێکخراوان هەندێک شتێ جیای ناکەنەوە زۆر بەشێ قسەی لەسەر دەکەن وەکو ڕێکخراوی حزبی نیە حزب نیە هەر موافقەشی ئەوە نیە ئەم لە ڕێکخراوی قوتابیان بوومە بەڵام وەکو ئیلتیزاماتی حزبی بڵێم وا لەناو عنسور بوومە و لەناو عەمەلی حزبەکەی نەبوومە بەڵام حزبك بمن ضلي بنديوار مان بيداوي اجا حزبك بنديوار نبي تصوم بنديوار بخلق ددا باشا حزبك دڵێ زەویمان پێداوی ئەوان کە لە ئێران هێنامانەوە کەوان پێش ئێستا باسم کرد تا قەبریندارێک شیانێ لە ڕاپەڕین کە دەڵێم ناڵم هاتنەوە دەڵێم هێنامانەوە چکە هاتنەوە هێنامانەوە زۆری فەرقە باوەڕ کە لە ڕانیە بووینە وەختە باز دەکرا کە ڕانیە تەبیعی هەتاوەکو حوتی سێش شارەکان تەبیعی بەشێکیان ڕانەپەڕی بوون ڕانیە تەواو کرابوو جوابیان بۆ نار بوون گوتیان کاکەوە ڕانیە تەواو کراوە نزیکە ورن دابەزنوانە گوتیان نەوەکو وەکو هەڵەبجە چیمیابەرین لێ دەبا تۆز گراوەستین ئەوانە ئەمە هێنامانەوە عەرزیان لە ئێران هێنام بیدا و خەڵکی عەرزی ئەو میلەتەیە بۆی پارتی کاکە یعنی کە داوی معاشێکیش دەنە پارتی نابێ منێت لەسەر خەڵک بکەن سەتا نەوەتی پارەی ئەو خەڵکیان دزیوە سەتا دەیەکەش کە دەیدەنە ئەو خەڵکی منەتی لەسەر دەکەن ئەوە پس دز ئەو تەبیعەتەی هەیە بۆیە ئەمن ئەگەر مەسەلەی با بڵێن تەصحیەش بێ ئەمن خەڵکی منتیقەی مەلەوانێ بزان باپیری من مەلای ڕەش بووە ئەو وەختی بە مێزەری مەلایەتیەوە لەو وەختی کە ئەو لە پێشی خەبات بووە بە بڕنەوی خۆی ئەوە لقیان هەیە لە منتیقە بالی بپرسن تاریخی مەدیارە بە وەڵڵاهی ئەوانی سەرانی ئەو حزبن نانوێراو بێنە ناو خەڵکی کوردستانیش لە ئێران بوون ئەگەر مەسەلە ئەوەش بێ کە معاشێکیان داوەخوا ئەگەر دابێتە عایلەی ما بە ناوی ئەوەی کە بەڵێ ئەمە خزب کە سوکار و عایلەم پارتی بۆم ناوی ناشارمەوە بەڵام بخۆم حزبایەتیم نەکردووە ئەگەر ئەوەش بە چاوی خەڵک دابنەوە ئەوانە دەبێ سزا بدرێن کە ئێستا کوڕەکانیان بە چەند سەد ملیۆن دۆلاریان هەیە چۆن دڵیان دێ باسی معاشێک بکەن کە داوێتە عایلەی ڕویان دێ با ڕووی پرسیارەکە وەرجێڕم تۆ بۆ ئیمتیازات هاتوویتە ناویچێتی و معاشی کە سوکاریان دەخۆی پارەی خەڵکی تێکۆشەر دەخۆی ئەمە بێ ئینسافی نیە کاک هەردی مەسەلەن بێ لەسەر حسابی گەنجێکی تێکۆشەر پێشمەرگەیەکی تێکۆشەر ڕەنگە پرسیارانە تۆزێک تەسەنوعیان پێوە دیار بێ بەڵام قسەی خەڵکمیش زۆر بەسات نانا پێم خۆشە وڵا بەڕاستی پێم خۆشە پرسیاری ئەوە سەریح بێ کاک زاناجان طبيعي لەوانەیە ئەوەی کە لە دوورەوە عیلەتی ئەو میلەتەیمە بەڕاستی یەک لە عیلەتەکانەوەی لە دوورەوە قەرار دەدا بەبێ ئەوەی زانیاری کۆ بکاتەوە قسە دەکە ئەمن ئەگەر بۆ پارە بچمە پەرلەمان تەحەدا دەکەم جارێ با ئەوەی جواب دەمەوە تەحەدایەوە تەلەڤیزیۆن لە کوردستانی کاکە ئەوە لە کورساتین طبيعي لە ڤیدیۆکانیش لە ڕوبەڕووی خەڵکیش دەیڵێمەوە چەند جاری دیکە تەحەدا دەکەم لەناو هەموو یەکێتی موچەکەشم بەست بێ 1 دینار و 1 دۆلاری یەکێتی ئەوە کامێرەیە قسەی دەکەم لە هەموو یەکێتی 1 دینار 1 دۆلار سیارە ئیمتیازات کاکا پارەی جبسێکیش ئەگە من وەرم گرت پێ تەحەدا یەکێتی دەکەم ئەم بۆ پارە نهاتم ئیشم بە پارە نییە وەڵڵی ژیان زۆر باش باوەڕ کە کاک زانە ئێستا باوەڕ لە دووسێ ئەندام پەرلەمان وەزم باشترە هەم لە ڕووی مڵک و ماڵ هەم
لە ڕووی دەخلیش ئەمن بە پارە نهاتم بەڵام هێزك ئەوە بڵاو دەکاتەوە بۆی بە خەڵک بڵێ خەڵکی بە هەڵوێست نەماوە هەموو خەڵکێک خۆفرۆشە چکە بخۆی خۆفرۆشە دەیەوێت خەڵکی خۆفرۆش زۆر بێ بازارەکەی بۆی خۆی تێدا بزر بێ دەست بازاری شێواوی دەوێت خەڵکی بە هەڵوێست بڵێ کاکە کەس نەماوە هەڵوێستی هەبێ کەس نەماوە خۆی نەفرۆشێ ئەوە تا فەرمو هەردی بۆ پارەی چوە ئەو خەڵکی یەکێتی کەس و کاری شەهیدان پێشمەرگەکان کەم ئەندامان زیندانی سیاسیان تحدا دەکەم دینارێک و دۆلارێک معاشم لەوێ چێتی معاشی ها خۆم باڵێن حەقی ئەوم هەیە بیبەستم بەس واللهی نەمبەستەوە چکە پێویستیم پێ نییە بێ لەوەش لەسەر باخەڵی خۆم ئەوانەی کە ئێستا دەمبینن دەزانن والله یارمەتی خەڵکیەکێتیشم داوە ناڵێم زۆر بەس قەدەری ئیمکان ئەوەی کە خوا بەمنیدا واللهی دەستم نەجێڕاوەتەوە بەڵام با بڵین کاکزانە هیچیشم نییە من گریمانەوەم دینارێکم نەبووە خوای گەورەیە زۆر زار ئینسان بەسەر دەکاتەوە هەتە و لێت دەخاوەنیە گریمان ئێستا من کاکزانە داهێشتومە دینارم نییە من هەردی سەلاحم و پێشتر هونەرمەند بوومە تحدا دەکەم ئەوەش دیسان تحدای ئەو حزبش دەکەم کە قسانە بڵاو دەکاتەوە بەس بە هونەرەکەم لایڤ موزیک بکەم بە قەت سێ وەزیری دەست و پێسپێوان پەیدا دەکەم کە هیچ نازان بەس لە وەزارەت دانیشتنەوە بەس خەڵک دەدۆش بە تحداوەش دەیکەم ئەوە ڕەنگە ئۆفەراتیشت هەبوو بێ باوەڕ بکە بەس ئەو ئۆفەرەی لە تەلەڤیزیۆنی کوڕەکانیان باشە کە بە پاری ئەو میلەتە دروستیان کردو پێشکەشی منیان کردو بێم بەس دانیشم ئەوە بەس تحقیم کەم لەسەر ئەوەی کە چێ گۆرانی بێژەکی باشە و باش نییە واللهی ئۆفەرێکیان بای دووخلی پەرلەمان معاشی تێدایە نەشم کردووە باش ئەم بۆ پارە ناچم هەر کاک زانە ئەو تەلەفۆنیش تەڵگرت هەر بەو تەلەفۆنەی دەستم گریمان ئەم لایڤ موزیکم نەکرد باش بەو تەلەفۆنەی دەستم تحدا دەکەم دیسان ئەوەش تحدا بێ بۆ ئەو حزبش بۆ ئەو خەڵکەش کە بڵاوی دەکاتەوە بەس شعر و ئاواز دانێم بۆ ئەو گەنجانەی کە ئێستا لەناو ساحەکەن و داوام لێ دەکەن شعر و ئاوازیان بۆ دانم وەڵی معاشی وەزیرەکەم هەیە بە تحدا ئەو قسەش دەکەم چێش دەڵێوانی باشەتی لەگەڵ یعنی بۆ ئەو نییە بۆ موقیفە کاتی موقیف و ڕاستکردنەوەی باوەڕکە بڵێ بۆ ناتم کاک زانە زانگ بۆ چ دەچم کاک زانە جان ئینسان بە هەندێک مواصفات بەڕاستی لە گیان لەبەرجیا دەکرێتەوە کە زەمیرێتی کە عەقڵێتی کە ئینسافێتی کە وجدانێتی ئەمن هەمە بەس برایەکەم نیەتی کاکزانە ئەمن هەمە جیرانەکەم نیەتی ئەمن هەمە خزمەکەم نیەتی ئەمن هەمە برادەرەکانم نیانە ئەمن هەمە کاکە خەڵکی هەولێرە دەبینیم نیەتی ئەندازیارە تەلەفۆن بۆم دەکات دەڵێرە کاکە شوێنێک نێ بە چاچی تاین بم کەچی عەرەبی شاتۆ تەراتێن دەکەن ئەنفالچەکان کاکە ڤیلایان هەیە کە ئەنفالیان کردو ڤیلای باوەڕ کە ڤیلای 50 دەفتەریان هەیە ئێ باش ئەمن یعنی چ تامەک لەوەی دەکەم کە من هەم بێ بەڵام خەڵکەکە نەبێ بۆ وجدانی خۆمە بۆ خەڵکەکەیە ئەم بۆ هەڵوێست هاتوومە واللهی بۆ ئەوە نات لە تاریخیشی پارەدارێک دیار نییە خاوەن هەڵوێستەکان دیارن خاوەن موقیفەکان دیارن کاکزانە خوا ئەگەدارە ئەمن بۆ ناو ناوبانجیش ناچم پێش 16 ساڵ وازم لە ناو ناوبانجیشی ناوە وازم لەوەی هێنا هەر حەزم لە ژیانی چ تۆزێک من عەزیلوە ئەوەی خۆم بووە بەڵام ئێستا هەست دەکەم کە ئەگەر هەولێرە ینی بەڕاستی داگیرکاریەکە گەیشتۆتە ئێسقان کە بە جواب نەین تەواو ینی ئەوەی هەمان من دوزار ئاماژەت بەوە کرد گوتت من خەڵکی دەڤەری ڕاپەڕینم بەڵام لە لەوێ لەدایک بووم لە سەنگەسەر بزادەوە زۆر لەوانەیە و پرسیارانە دەکەم بۆم دێن کاکە من بزەبت خۆم لە سەنگەسەر لەدایک بووم یعنی بزەبت وەسەتی منتیقەی پشدەر و بتوێنە لە ڕانیە ژیاوین و 30 ساڵیشە لە هەولێرم بەڵێ خزمەتی هەولێرشم کردووە ئەوەی کە لە هەولێر خۆت مەسەلەن ئەگەر خۆت کاندید کرد بێ یان هەرچەندەمە باسی ژمارە ناکەین ینی ناچینە ئەوەی قانونیت بۆ دروستکەن کێشە قانونی بەڵام بۆ لە هەولێر دەنگۆیەوە هەیە کە خۆت کاندید کردو بۆ ڕانی وڵای من ڕاستیەکەی سەراحەتەن ینی هەم پێم باش بوو ینی داوای خۆشم ئەوە بوو لە منتیقی پشدەر و بتوێن خۆم کاندید کەم پێم خۆش بوو بەڵام دیارە من ینی مەسلحەتی حزب بووە بۆ پێم باش لێ بووم لەوێ لەوانەیە ئەویان پێی باش بێ بڵێن کاکە لە هەولێر بۆیە ئەمن لەو شوێنەیە کە هەم شارسیتی ئۆشتان لەکە منی ئەم کاکە تەحەدا دەکەم ئەوەش با تەحەدا بێ وەڵی ترساندن نەبێ ئەو ساڵی کە بەم کراوە لەناو بارزان والله لەناو بارزانم خۆم هەڵدەبژێرم بەس با خەڵک نەترسێن لەناو بارزان خۆم هەڵدەبژێرم نەک لە ڕانیە کاکەوانی خەڵکە هەموو لە داوازانان بێزارە باوەڕ کە ڕانیەکیش بێزارە قەڵازیەکیش بێزارە هەولێرێکیش بێزارە چونکە حکومەتێکی ئیستیبدادی دەستی خستۆتە ناو قوتی ئەو میلەتەی یعنی حکومەتێکی مرکزی کە کوڕ و کرۆزایەکانی وان دەبینێ کاکە هەموو کوڕی کرۆزایەکانیان یەکیان سەحەبی جامیعەی 300 میلیۆن دلاری و یەکیان سەحەبی جامیعەکەی 250 میلیۆن دلاری یەکیان سەحەبی تەلەڤیزیۆنی 50 میلیۆن دلاری یەکیان سەحەبی تەلەڤیزیۆنی 45 میلیۆن دلاری یەکیان سەحەبی شاری گۆڵفە بەتاکید بەڵێ باشە کاکردی بابەتێکی دیکە هەیە ئێوە من سوۆشال میدیای جەنابتم لە سەیری دەکەم ڕەخ نەدەگری بەبەستی تۆ هەموو پارتیە ینی خۆ پارتیش مەسەلەن جیرفانی ئەو پرسیارە جوان بوو ئەو پرسیارێکی زۆر جوان مەبەستت هەموو پارتی ڕەخنە لە هەموو پارتی دەگری بەڵام دێ پارتیشی ڕێگەوتە خۆتەڵی لەناو بارزان پەیوەندیان بەمنەوە کرد بەتاکید باوەڕ کە ئێستاش دەڵێم تەزویریان لەدەست نەماوە بۆ تەزویر لە بارزانیش باوەڕ ناکەم تەزویر بەڵام ترساندنیان لەدەست ماوە تۆ قاندنی خەڵک نەبێ دڵنیا دەکەم لەوێش خۆم هەڵدەبژێرم بەڵام کاک زاناجان ئەو پرسیاری پێشووترمان خوا بەس مەسەلەی ئەوەی کە پارتیەکان هەمووی لێک ئەمن لێرەوە ڕای دەگەێنم ئەوەش بە خەڵک بیزان کاکە ئەمن نووسیومە سەرانی ئەو حزبەی
كوان سەران دەبێ خەڵک لێ بکڵێتەوە کاکە پارتی هەیە خەڵکی مزەحیە پارتی هەیە خەڵکی تێکۆشەرە پارتی هەیە خەڵکی خاوەن شەهیدە پارتی هەیە خەڵکی قوربانی دەرە پارتی هەیە خەڵکی دەستوداوێن پاکە پارتی هەیە خەڵکی کەفووە ئەمن ئەوانە بە برای خۆم دەزانم بە خوشکبرای خۆیان دەزانم و بەڕاستی لەسەر سەریشان دادنێن بەڵام ئەوانیش بەشیان خوراوە ئەوانیش پاراوێز خراون حەشە پەیوەندی بە تۆ کرد بێ زۆریان هاو ناویان ناڵم بخۆیان دەزان چ وەزەکەی هەولێری بە زیندانی کراوە هەولێر بەڕاستی هەولێریەکانوانە لە هەولێر زیندانیەک دروست کراوە خەڵک توقیندراوە کاکە تادیدی یعنی ئەوە دەکرێت خەڵک داوای هەرزانکردنیان دەکەن لە ژووری دەکەن بەڵێ خەڵکەکی زۆرە ئەمن ئەو پارتیانی کەوا مزەحین کەوا تێکۆشەرن پارتیشن و بە ئینسافن بە ویژدانن خەڵکی تێکۆشەرن خاوەن شەهیدن خاوەن قوربانین لەسەر سەری خۆمیان دادنێم و بە برا و بە خۆشمیان دادنێم دڵنیا بە ئەمن ئەوانە ئەمن دەڵێم سەرانێک کە عەقڵیەتێکی ئیستیبدادی و قۆڕخکاری و احتیکاری و تاکڕەوی و خۆپەرستی لە 46ەوە کە دروست من هێناگەنە حزب عقلکڵی حزبی قائد لە کەلەیانە باش ئەوانە دەنال ناو بارزانیەکانیش باوەڕکە کاکزانە بە ئەو باسکەم کە بارزانەکان لیان قەوماوە خەڵکی زۆر کورتپەروەریان تێدایە کاکە ئێستا بەشێکی زۆریان خەڵکی لێ دەزانن لە جەژنیکان و ئەوانە لە بەحرکە ئێستاش خەڵکیان تێدایە خەڵکی بارزان وڵی لەسەر دەست و قام و نان و تەماتی خۆی دەژێ بەخوای خۆمی هەروای لێ نەکراوە وەکوان های لایف بن ئەوانە تازی گروپێکن بەڵێ تازی سەری منن و پارتیەکان و ئەو بارزانیانەش لەسەر سەری منن و براو خۆشی منن و بەڕاستی پشتیشم بەوان قایمەکە من بمە دەنجیوانیش خۆ من ئەگەر خوا بکا و خوا بێنێت بچمە پەرلەمان خۆم ناچم بەس بتمە پەرلەمانتاری مەڵبەندێکە من دەچم دەمە پەرلەمانتاری ئەو خەڵکی کە دەڵێم نیەتی جیرانەکەم چێە خۆرم نەپرسیوە تو پارتیانێکی بەڵام نیەتی دەبێت لە خزمەتی دابم زۆر باشە ئەوە پێم خۆشە گەنجێک مەسەن هەڵۆستێکی ئاوا نیشتیمانیە بێ بەڕێزت لە یەکێتی نیشتیمانی کوردستانی و ڕاوێژکاری بەڵام ئێوەش لە حکومەت بەشدارن کاتێ باسی ئەو نەعەدالەتیانە دەکەن ئێوە بەشدارن یان شەریکن مەسەلەن کاقوبا جێگری سەرۆکی حکومەت هەرێمی کوردستانە بەشێک لەو ڕخنانە ژێوە ناگرێتەوە یەکێتی بەڵێ ئەوەش تەبیعی دیسان ئیعلامێکی بەڕاستی دیسان هەر دەڵێم نەوتاوی چکە بەپارەی خەڵک بەڕاستی ئیعلامێک دروست بووە ئەوەی تەماشاکە دەڵێ یەکێتی پارتی شەریکن خەڵکەکەش بەعام وا دەڵێ ئێستا لە کاکێ و شەریکن کاک ڕزاتان لێ دەکەم کاک زانەجان دەبێ ئەمە ورد بین فەرقەیە لە مابینی شەریک و مشارک فەرقەکە زۆریشە یعنی هاوبەش و بەشدار یەکێتی هاوبەش نییە لەو حکومەتە بەڵام بەشدارە بپێی ئەو حسەی خۆی کە پێشتر بەڕاستی لەو دوو محەتەی کە با بڵێن کە پێشتر هەبوو یەکێتی جارێکیان 18 کورسی بۆ جارێکیان ئێستا 21 کورسی هەموو قراراتك تبعي لبيروي برلمانيش بزورينه او كباسمان كرزورينه كشخصيانه تناود دستك باوردك صلاحيتي باوش باسكم صلاحيتي الرئيسي برلمانيش لبيرو كذا يك صلاحيتي متزرتي كبكاري بينه ذكرنوي خلا وداخسني خلا بعض نزل سيا داخسني او كيك هم دستيه لو بيروي نو برلمانيش قرار كان بزورينه تدري لا انزمني وزيرانيش ببي قانونك انزمني وزيران بابسم بيخوينو بخويان قرارات بزورينه ددي اصلا للتعريفي قانونك انزمني وزيران كاكزنا كبيناسا كان دي البدايات باوردك التعريفي جيجري سەرۆکی ئەنجومەنی وەزیران نەکراوە بۆ لەبەرەوەی لەگەڵ تەصنیفی لەگەڵ وەزیرەکان کراوە لە خاڵی دووەم لە قانونەکە و لە بڕگەی دووەم ولا ألف باز دەکات دەڵێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆی هەیە بەشێک لە دەسەڵاتەکانی بدات بە جێگرەکەی بەشێک بۆی هەیە بەشێکی بدایانی بۆی هەیە نەشیدە بۆی هەیە ساعاتێک ودا ساعتێک کەلی وەگرێتەوە بۆی هەیە هەر ئەسڵەن بەشێکی کەمی بداتێک کەواشی کردووە ئەو قانونی کە بۆ ئەنجومەنی وەزیرانیش دیسان دانراوە بەداخەوە گلەیم لە پەرلەمانتارانی خولەکانی پێشوو هەیە وەگریم دیسانەوە بە برایانە دەڵم ڕاوێژکارەکانی شێت چۆن ئەو قانونێک دانراوە بۆ ئەنجومەنی وەزیران قانونێکی مرکزی ئیستیبدادی کە نموزەجینە لە دنیادا کاک زانەجان هەموو صلاحیەتێکی ئیداری و مالی لەدەست سەرۆکی حکومەتە لەوێ جێکراوە کاکەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری هەولێر نییە بەڵێ ڤیدیۆی عفوا ئیسلێمانینە پارێزگاری سلێمانی ئەوەی خۆی بە دەنجی خۆی لە یوتیوبی لێدەن کلیککەن کاکە دەڵێ ئەمن پارێزگارم ڕئیسی وحدەی ئیداریم لە سلێمانی سەلاحیەتی سەحبم نییە لە دەخلی سلێمانیش ها بێم کە دارەکانی شەستیم زەرد بوون پارەی ئاو بەس ئاویان بدەربێن دێ بگەڕێمەوە ئەو حکومەتە ئیستیبدادی خەڵکی وا تێگەێنراوە کە یەکێتی شەریکە سەلاحیەتەکانی لەدەستە سەلاحیەتی ئیداری و مالی لەدەستە بەڵام نەیکردووە نەخێر کاکە ئەوەی کە نەکراوە ئەو حکومەتە ئیستیبدادی و مرکزیە کە ڕئیسەکەی کە جیاکاری کردووە نەیکردووە و ئەوەی کە کراویشە بە پارەی دەخلەکەی ئێرە کراوە بە سەد شەڕ و فەرتەنە و بۆ یەکێکی ناکشێتەوە کاکردی مەسەلەن بۆ ئێوە داچن وەکو گەنج زەخر کاکزانە کشانەوە کەنجین حەلە یعنی کشانەوە بەڕێی من ئەوە کوڕی شخص خۆم کشانەوە هەڵاتن ئاسانە هیچی دەناچێت لە هەموو شەڕێکاڵێ لە هەموو مشکلەکە یعنی ئەو هیچ بوانە یعنی ئەو دەیانوێ ئەو کاکە نابێ بۆچێ بکشێەوە کاکزانە بۆچێ هەڵی بۆچی بەجێ بێڵی بۆ ئەوەی کە سەری ئەو میلەتەی بە فەتارە برد و 32 ملیار
دلاری بەس بە لە یەک بابدا ملت قەرزدار کردوەوە بۆی خاکەکەی هەڕاز دەکات بۆی بەجێبێڵین ینی بۆی بکشێنەوە ینی ئەتو کاکە ڕئیسی یەکێتیش بی لە جێی سەرۆک بافڵیش بی هەندێک اختیارات لە من دەستە هەندێک بیکێ شەڕی ناخۆکە ئیشەڵا قەت ئەوە ڕووناداتەوە چکە کەسمان لەگەڵ ئەوە دانین و ئیستیفادەشمان لێ نەکردووە یان دەبێت ئیدارەکەت زیاکەیەوە کاکە ئەو ئیدارۆچکەمان هەیە لەنا ئەو هەم ئەوش دیسان لە توپەتکەین ئەوەش لە مەسلحەتی خەڵک ئیدارە زیاکەیەوە یان دەبێت بمێنی و مقاومە بکەیتەوەی ئێستا یەکێتی دیکە بەڵام بەداخەوە دەبێ ئەوە بڵین کە گۆڕان زەربەی زۆر گەوری لە یەکێتیدا و بەداخەوە زەربەی زۆر گەوری لە دەنجی ناڕازیشدا یەکێتی والێ کرد 25 کورسی لە جەرگ و لە هەناوی یەکێتی دەرهێنا و لە باخەڵی کوێخایەکەی چەمچەمە هەڵ و وەزیری مالی ئەوانەی کرد و فرۆشتی بە پارتی بەڵێ دەنجی ناڕازی هەر لە قەبرنا خەڵک بۆ ئومێدی نەماوە ئێستا خەڵک لەگە خەڵک دەکەی باوەڕی بە دەنجی ناڕازی نەماوە باوەڕی بە حسب نەماوە باوەڕی بە هیچ شتێک نەماوە ئەوە تەبیعی گۆڕان ئەو زەربەی لە میلەتەدا و دوایش یەکێتی والێ کردی 18 کورسی بەڕاستی مجبور بی زۆر شت قبول بکەی ئەگەر تو دیموکراسی دەوێ یعنی مثلا 18 کورسی تێ هەر بای ئەوەندە دەسەڵاتت پێ دەدوێ بەڵام پێشتر کە یەکێتی لە تەوازن بووە بە ئینجازەکانی ئەو وەختی باسکە کە یەکێتی تەوازن هەبووە کاکتۆر بەرهەممان با بڵین 2 ساڵ بە 2 ساڵ بوو ئەو وەختی تەبیعی لە حلفی کوردستانیش کاک زانە لەناو با بڵین وەسایقەکانی پەرلەمان کورسەکان تحدید کراوە 29 کورسی بە 30 کورسی بووە وەکو عەدەد ئەو وەختی کە 2 ساڵ بە 2 ساڵ بوو کاکتۆر بەرهەم هەموو خەڵکی کوردستان دەزانن هەولێرەکانیش دەزانن کە سلفەی عقار هەبووە سلفەی زەواج هەبووە یارمەتی خەڵکی خوێندەوار و دکتۆرا دەدرا لەسەر حسابی حکومەت بەشی هەر زۆریان دکتۆریەکان ئەو وەختیوان کرد تواناسازی هەبووە و کاک زانە ئەمن لەناو وەزعدا بوومە باوەڕ کە دعمی زراعی هەبوو سیاری زراعی دەدرا مواد دەدرا زرا دعمی سیاحیش هەبوو بەشی هەر زۆری ئەمن ئەو وەختی بەڕاستی ئیشی سیاحی بەڵێ ئەوە کە سەردەمی کاک دکتۆر بەرهەم بووە نەمەعاش تەخیر بووە نە پاشەکەوت ناوی هەبووە ئەو شتانە نەبووە ئەو وەختی کە تەوازن هەبووە بەڵام کە تەوازن نامێنی و زەربە داوێ و بەخۆ بە گۆڕان دەچن ڤیدیۆ بڵاو دەکەنەوە دەڵێن یەکێتی نەماوە ئەو ڤیدیۆیە بەزان بەبیرتە ئەلەوێوە عاقبەتی ئەو میلەتی دەستی پێکرد لە پاش ئەوەی کە تەوازنەکە نامێنێ زەربە بە یەکێتی دەکەوێ یەکێتی تۆزێک تەحجیم دەکرێت و کورسەکانی کەم دەکرێتەوە ئەو جا دەچە فرسەتی لێ دێنێن باش کە خەڵک تعزیب دەدەن ئەمڕۆ من سوپاس دەکەم بۆ بەرنامەیە لە هەولێرەوە هاتووی بە سلێمانی بۆ بەرنامەیە ئەم زوو بە سلێمانی و هەموو کوردستان ماڵی هەموو کوردێکە بەداخەوە ئەقلێتە هەیە دروستیان بێگومان بەڵام یەک شت هێکا کردی مثلەن بازگەی زۆر هەیە لە نێوان هەولێر و سلێمانی و زۆرش قسەی لەسەر کرا بۆ مثلەن هەوڵ نەداوە لەگەڵ حزبەکەی خۆت قسە بکەی مثلەن هەموو خەڵک بۆ کوێ دەچی لە کوێ خۆ لە هەولێرەوە بۆ سلێمانی و کوردستان وڵای ڕاستەمە هەر بەڕاستی ئەو پرسیارێکی جوانە و خەڵکیش ئەو پرسیارە زۆم پێ هەر لە کومنت شتواش دەینووسن دەڵێن کاکە بۆ سەیتەرەکان لا نابن کاکە من یەک لیقای کاقوباتیان بەبیر دێنمەوە زۆر بە سەریحی و زۆر بە جەریئی لەناو تەلەڤیزیۆنەکانی خۆیان باشە دانیشت و بەرامبەر خەڵکەکە دەڵێ ئەگەر نیان دیوە با بچن ناو پۆرتاڵی ئەو تەلەڤیزیۆنانی خۆیان کاقوبات بە ئاشکرا دەڵێ کاکزانە دەڵێ کاکە ئامادەم لەو بەرنامە سەیتەرەکانی خۆمان هەڵگرم بەڵام حزبی مقابل هەڵی ناگرێ دوای خەڵکەچ کە دەڵێ باشە ئێوە هەڵیگرن بە حزبی مقابل هەڵی نەگرێ کاکزانە سەیتەرە سیفەتەکی هەیە دوولایەنەیە یعنی ئێستا گریمان سەیتەری بەشێکمان تەبیعی هەڵگرتووە هەر بۆ معلوماتەوە خەڵک با هاتسۆ بکە لە ئەوەی تەقتەقوان زۆر بە شوێنەکان هەڵگیراوە بەڵام ئەگات و هەر لای بی ئەوەی کە مثلەن حزبی مقابل کە لای نابە پارتی تحکم بە ئەو لای توش دەکا مثلەن تۆمە دروست دەکە کاک دەڵێ ئەو سیارە لە فلان شوێن هاتوو ئەو شتێک تێدا بوو بەکۆی کە دوێنێ پێرێک مەسەر لەو ڕۆژانی پێشوو تاوانبارێک لەنان ئاساییش و دەستگیر کراوە لەبەرەوەی بڵێن دەست خۆش سپاس ینی سەری خەڵکی پێوە نێشێن دەڵێ وەڵاوە خۆی ڕادەست کردووە بەڵێ مەبەستی بەس بۆ ئینجازەکە کاقوبات بە سەریحی دەڵێ ئامادەم هەر لەوێ دەڵێ لەو بەرنامەی ئامادەم سەیتەرەکان هەڵگرین بەڵام من هەڵی ناگرن کاکە ڕوئیا تێڕوانینت بەرامبەر کارەکانی سەرۆک بافڵ چیە ینی توانیوێتی تا ڕادەیەکی زۆر تۆی گەنج و هەڵوێستەکانی تۆ یان خواستەکانی بەسەرەکی باقسەی لەسەر بکەین چکە بەڕاستی کاک بافڵ یەک لە شخصیەتە هەرە سەریحەکانە ینی سەرۆک بافڵ بێگومانە خۆی حەزی لەو سەر بەڵێ سەریحەتە دەزانی ئەو 1-2 ساڵی کە کاک بافڵ بەڕاستی ئەوەی کە ئەو کردوێتی ئەم بەس ینی بە سەراحەت قسان دەکەم پێم وایە کەم کەس لە تاریخدا بە پارتی کرد بێ و دەستیشی خۆش بێ زۆر کەسی دیکە هەبوو پێشتر با بڵێن هەموو جومگەکانی ناوێچەتی بەدەست بووە لە ئیداری لە عسکەری لە مالی لە هەواڵگری لە هەموو شوێنات هەموو شتێکی بەدەست بووە بەڵام قبولی کردبوو 11 کورسی پارتی بۆ خۆی داتاشی لە حاجی ومەران کاک بافڵی وەرگرتنەوە قبولی کردبوو ئەوانی پێشتر لە ناوێچەتی بەشێکیان با بڵێنەوەی کە سەرۆک و سەرۆکایەتی لەدەست بووە قبولی کردبوو کە مەلەفینەوە لە دەست پارتی بێ و خەڵکی پێ بکڕێ و خۆی پێدا بەستەکە و دەستی سونەکانی پێ پژ لە سونەکان پێ بگرێ بەڵام کاک بافڵ مەلەفینە و تشی لێ وەرگرت
وەرگرتەوە تەبیە کاک بافڵ نەبە بەڕاستی شتان نەدەکرا کە دەژڵین کاک بافڵ سەرۆکی یەکێتیە یعنی بە هاوبەشی لەگەڵ کاکانی دیکە ئێستا سەرۆکی یەکێتی کاک بافڵا کە دەڵێن کاک تعبیرە لە هەموو یەکێتی کاک بافڵ ئەوانی پێشتر قبولیان کردبوو لە ناو یەکێتی کە پارتی بەو نیزامە ئیستیبدادیەی کە انتخابات کە لە دنیادا نموزەتی نەماوە یەک بازنەی دەچوو بە 22 کورسی تەزویری دۆک حکمی هەموو کوردستانی دەکرد پڕی دەکردەوە ئەوە کاک بافڵ بپێڕاگرت و قانونەکە و نەخشەکەشی پێ گۆڕین کردێت 4 بازنە یعنی بۆی تەوازن دروست بوو حەقی کاک بافڵە کە دەستەی کۆمیسیۆن کە پێشتر بەڕاستی پارتی نیوەی کڕیبوون نیوەشی ترسان بوون لە هەولێر ئەو کاک بافڵ بۆ ئەو دەستە کۆمیسیۆنەشی کاک بافڵ هەندێک شتێ بە ئەدلە بیکەین بەڕاستی ئەوانی کە کاک بافڵ کردوێت و خەڵکیکە پێی نەکراوە ئێستا دەڵێن وەڵا تەبیعی پارتی بە ئاشکرا دەبێ بڵین باسیکەین هێزی ئەنە کەسەی سووری دروست کردووە زدی برایەکانمان لە ڕۆژئاوا هێزی پارتی دیموکراتی کوردستانی تورکیای دروست کردووە زدی برایەکانمان لە باکوور حزبی بەناو پاچی هێزدان پەنای دروست کردووە زدی برایەکانمان لە ڕۆژهەڵات تەبیعیەتی هیچ کاتێک حزبی دروست نەکردو زدی ئەو برایانەمان ئەو پارچانەمان ئەوانی بەکارهێنا بەڵێ پارتی ئەوانی بەکارهێنا بە ئەدلەش دەڵێن بەکاری هێناون لە هەڵمەتی هەڵبژاردن ئەو جارە ئەو کاک بافڵ بەڕێ لێکردن چونکە کارتی نیشتیمانی ئەوانە بۆیان دەرنەیە ئەسڵەکان عەرەب با بڵێن کورد عراقینە ئەوە چێ بۆ ئەوانی لە ئێستاندنەوە کاک بافڵ بووە حتا ئەو دەستە دادوەریەی کە ئیشی ئیداری کە کۆمیسیۆن دەیکات دەستە دادوەریەکە قەراری لەسەر دەدایان تەصدیقی دەکا ئەو دەستە دادوەریەش پارتی دەستی تێخست بوو ئەو چێ لێ وەرگرتنەوە کاک بافڵ لێ وەرگرتنەوە بۆیە لە مووسڵ کاک لا نینەوە چێ پاش چەندان ساڵ پارتی 11 کورسی بۆ خۆیدا تاشی بوو لەوێ ئی تەزویری مزەوەر کە احتیکارێکی تەواو احتیلالێکی تەواوی و منتیقی پێگرپ و بە دەشتی نینەوەوە بە شنگالەوە بە مەخمورەوە ئێوە لەسەر دەمی کاک بافڵە کاکە بوونەوە 4 کورسی پارتی یعنی نەمەخموریان لە دەستما سنووریان لە دەست نەما شنگالیان لە دەست نەما ئێستا لەو ڕۆژانەی پێشوو بە سیارەیەک خەڵکی هەولێر دەڵێ برام بە پیکابە خۆی بەناو مەخفامیلی مۆڵیدا خۆی ڕوحیان کێشرا بە ئەوان نەدیت پێ هەم دەزانم چووکە دەڵێ هەولێر لە مەکرد لە مەریخ وەرگرنەوە واللهی کاک سعدی قسەی جوانی هەیە دەڵێ لە مەریخیش ئاو نییە و لە مەریخیش دەزانی کاک زاناجان بەداخەوە من پێم وایە ئەوانی کە جوابیاندایەوە ئەو حزبە بەداخەوە من بەڕاستی دەڵم بەداخەوە چونکە من زۆر لە خەمی زمانی کوردیدام باوەڕ کە هەست دەکەم لە زمانی کوردیش باش تێ ناگەن کاکە یەکێتی و کاکشاڵها و تەسریحی داوە دەڵێ وەری دەگرینەوە بەس ئەوانە چونکە بۆ خۆیان وەرگرتنەوەیان نەدیوە بە دەنگدان باوەڕیشیان پێینێ هەر باوەڕیان بە داگیرکاری هەیە بە زەبری دەبابەی بەعس هاتوون وە دەزان یەکێتی باسی داگیرکاری دەکات وە دەزانێت دەڵێ ئێمە کە دەڵێ وەری دەگرینەوە داگیری دەکەین کاکە یەکێتی داگیری ناکە بە دەنجی خەڵک وەری دەگرینەوە بە دەنجی ئەو هەولێریانی کە ئەنگۆ غەدرتان لێکردون و باخەڵیان بەتاڵە و پارە و سەروەت و سامانی هەولێریەکانیان داوە تا هەندێک ناوکە من نامی ناویان بێنم لە لۆڤە نازانم چی هەندێک ئەو تایپە باشە باوەڕ کە هەولێریان داوەتە ئەوانە و گەنجی هەولێریش باخەڵی بەتاڵی بە دەنجی ئەوانە هەولێر وەردەگرینەوە خۆ من کاکەوانە چونکە نیان دیوە بۆ خۆیان بە دەنجی خەڵک باوەڕیان پێ نییە و دەزان هەر خەڵکیش وەکوانە کە باسییان هێناوەتەوە دەزان کاکەمەش بە دەنجی خەڵک دەشی بین نیشەڵا و فرسەتەکە و هەز دەکەم خوای گەورە شێناوێتی دوعای خەڵکی زڵم لێکراوی هەولێر دوعای خەڵکی دەست بە دوعا و داچی شەهید هەبووە کاکە شارێکی متەدەین ئەو ڕحم و خاوێنی و پاکی دینیی عرفەی کە لە هەولێرەیە ڕۆژانە چەندان خەڵک دەبینین پێش چەند ڕۆژێک ڤیدیۆیەکم دیت ئەو پیاوە پیرە هەولێری ڕەسەنە دەڵێ چاوەکەم لە دەستدا جەرگم ڕۆیشت کە کوڕەکەی بەلافاو ڕۆی دوعای ئەوانە گیرا بوو لەو حزبی کاکە کە تەزویری لێوالێ کرا و ئیشەڵڵا بە دوعای ئەوانەوە بە پشتیوانی یەکێتی و خەڵکە ڕەسەنەکەی ئیشەڵڵا ئێستاش پێیان دەڵێن هەولێری وەردەگرینەوە و یەکتیشیان پێ دەڵێن ئەو قسە بابێتە ڕەخەمی ئەم بەڕێی خۆمەوە قسەی خۆمە بە 45 ساڵی کەش باوەڕ کە 45 کورسەکەی نبینەوە زۆری نابینەوە تەواو زۆری نەتەواو زیکە 50 خولەک ڕۆژی لە بەرنامەکە باوەڕ کۆم زانی نیم ساعتە والله ئەمدەنازمان ماوە زۆر بەڵام حەز دەکەم لەو کامیرەیە کە کامیرەی جەنابتە لە شاشەی کورسات نیوزۆ چی بە گەنجان و لاوانی بێئومێد و کەئیبی دڵشکاوی شاری هەولێر و سۆران و مەسیف و بارزان و دەشتی خەراج و کەندێناوە دەڵێ بەڵام من یەک شتیان پێ دەڵێم گەنجەکان خەڵکی هەولێری ڕەسەن و باڵەکایەتی و ڕەواندز و خەلیفان و سۆران و هەریر و سماقوڵی و کۆیە و هەولێر و شەقڵاوە و هیران و نازەنین و ئەوەی کە ناویشم لە بیرچوو بێ خەلیفان و گەڵاڵە و زارگەڵی و هەر هەمووی بە شێوەیەکی گشتی بارزان و مەسیف و تەبیعی هەر هەمووی پارتی بەڕاستی ئێستا لە ڕێی ئیعلام و دیسان بەغێر مباشر وای لە خەڵک کردووە خەڵک شانازی بە بێلایەنێتیەوە بکە دەڵێم بێلایەنم عیلاقی هیچم نییە تەداخلی هیچ ناکەم هیچ ناگۆڕێ هیچ عیلاقم بەو شتەکانی هیچ
ما احتراماتم دەیەوێ وا لە خەڵک بکە بڵێ نەتیجە ئەتو هیچنی هیچت پێ ناکرێ کەوانە ئێمە هەموو شتێکمان پێ دەکرێت دڵنیاتان دەکەمەوە نابێ بێلایەن بین بێلایەن مەبە چونکە خوای گەورەش دەڵێ کە زوڵمەک دەبینی ئەگەر پێت کرا بەدەستت ڕوبەڕووی بەوە ئەگەر پێت نەکرا بە قسە ئەگەر پێت نەکرا بە نیەت لە ناو دڵی خۆتدا بۆیە ئەگەر زوڵمەک دەبینی کاکە من دڵم گەل یەکێتیش زوڵم دەبینی بەڕاستی من چاپۆشی مەکە بەڵام یەکێتی 28 ساڵە لە هەولێر نییە حکمی هەولێری نەکردووە بۆیە ئەگەر بەو هەولێری ڕازینین کە دابشکراوە کە کراوەتە بە هەولێری عەرەبەکان و بیانیەکان قەت مەڵێ بێلایەنم چکە بێلایەنی ئینجاز نییە بێلایەنی دەستکەوت نییە بێلایەنی نابێ ڕەواجی پێ بدەین بێلایەنی هەڵاتنا مسلمانی ڕاستەقینە بەڵێ ئەمە لەسەر جادەیەک بڕۆین کاکزانە کەسێک دەبینی زوڵم لە کەسێک دەکا گە هەڵوێستمان نەبوو یعنی ناکرێت دەبێ بۆیە هەڵوێستی خۆتان بۆ جارێک تاقیب بکەنەوە و دەنگ بدەن بە یەکێتی طبیعی ئەگەر 4 ساڵی کە یەکێتی ئەو شتانەی نەکرد کە ئێوە کاکە یەکێتیش عقوبە بدەن خۆمە لەگەڵ ئەوەیدان خەڵکەکەمان فێری ئەوە بێت کە محکەمەی خەڵک بکە حزبەکان بکە بۆی حزبێک پشتی لێ نکاتەوە زۆر شت هەبوو من حەزم کرد باسی بکەم بەزی شڵ دەرفەتی دیکە ئەگەر بەرنامەی کە دەکەین انشاءالله زۆر نسیب زۆر خۆشحاڵم کاکە دیوادارم بتوانین بە هەڵوێستە نیشتیمانیانە هەڵوێستە گەنجانە و گەنج بڵێ من هەم کە گوتی من هەم دەتوانێت زۆر شتیش بکات بە زۆر شتیش دەکرێت و نیەت و هەولێری ژوەر دەگرینەوە انشاءالله دیسان وەری دەگرین انشاءالله بە پشتیوانی خوای گەورە دەست خۆش سپاس بۆ بەڕێز هەردی سەلاح ڕایشکاری مەکتەبی سیاسی سپاس بۆ دیدار بینەرانی خۆشویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامایەم شەومان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ